بووکەڵەکەی فرانس کافکا و کیژۆڵەکەی ناوباخچەکە شیرۆکی گەورەترین نووسەری سەدەی بیستەم کە بە دوای بووکەڵەی کیژۆڵەیەکدا دەگەڕێت. فرانس کافکا چیرۆکنووس و ڕۆمانوسی گەورەی پراگی کە ئەو کات بەشێک بووە لە ئیمپراتۆریەتی نەمسا لەدایک بووە. پراگێستا پایتەختی کۆماری چیکە. کافکا بە یەکێک لە کاریگەرترین نووسەرەکانی سەدەی بیستەمدا دەنرێت. کاریگەریە دەبەکەی تا و کوێستاش لەسەر ئەدەبیاتی جیهان بەردەوامە. بەشێک لە کارەکانی وەرگێڕراونەتە سەر زمانی کوردی، لەوانە کۆشک، دادگایی، بەدگۆڕان و چەند بەرهەمێکی دیکە. ئەدەبیاتی کافکا ئەدەبی گومان و پەراویستخرا و نامۆکانە، ئەدەبیاتێکە سەرچاوەکەی ژیانی خودی خۆیەتی. کافکا کوڕی پیاوێکی ترسناک و بە زەبر و زەنگ بووە. کوڕی دایکێکی لاواز بوو کە نەی دەتوانی ڕۆبەڕۆی هاوسەرەکەی بێتەوە بۆ پاراستنی کوڕەکەی. کافکا بە شەرمنی گۆشەگیریەوە گەورە بوو. ئەما تاستێکی زۆر کاریگەری لەسەر نووسینەکانی هەبووە، بەتایبەت لە نام و یادداشتەکانیدا. تەنانەت پێشمردنی بڕیار دەدات هەمووانەی لە ژیانیدا نووسێتی ئاگری تێبەر بدات و بیسووتێنێت، چونکە پێی وا بووە ئەمانە شایانی خوێندنەوە نین. بۆیە وەسێت بۆ هاوڕێکی بەناوی ماکس برۆدی دەکات کە ئەو بەرهەمانی ماون بیان سووتێنێت. بەڵام برۆدی نرخی کارەکانی دەزانێت و دوای مردنی خۆی هەموو کارەکانی بڵاو دەکاتەوە. کافکا لە تەمەنی 40 ساڵیدا کۆچی دوایی دەکات و پرسیارە بوون گەرایی و جەوهەریەکانیش لەمەڕ مرۆڤ و سیستەم و سەرمایەداری و کەتوار دوای 50 ساڵ لە مردنی لەلایەن نووسەر و فەیلسوفی گەوری فەڕەنسی سارتەرەوە دەخرێنە خزمەت مرۆڤایەتی. چیرۆکی ونبوونی بووکەڵەیەک لە نێوان کافکا و کیژۆڵەیەک کە یەکێکە لەو ڕووداوانەی کاریگەریەکی زۆری لەسەر چیرۆکنووسانی دوای خۆی داناوە. چیرۆکەکەش بەم شێوەیە. کافکان هاوسەرگیری کردبوو، نە منداڵیشی هەبوو. ڕۆژێک لە یەکێک لە پارکەکانی شاری بەرلین پیاسە دەکات. لەوێ چاوی بە کیژۆڵێک دەکەوێت کە دەگریا چونکە بووکەڵەکەی ون کردبوو. کیژۆڵەکە لەگەڵ کافکا بۆ ماوەیەک دەگەڕێن بۆ بووکەڵەکە، بەڵام نایدۆزنەوە. دواتر کافکا پێی دەڵێت ڕۆژی دواتریش وەرەوە ئێرە و پێکەوە دەست بە گەڕان دەکەینەوە تاوەکو دەیدۆزینەوە. ڕۆژی دواتریش وەک ڕۆژ یەکەم دەبێت و ناتوانن بووکەڵەکە بدۆزنەوە. دواتر کافکا نامەیەک لە گیرفانی دەردەهێنێت کە لەلایەن بووکەڵەکەەوە نووسرابوو دەیدات بە کیژەکە. لا نامەکە نووسرابوو تکایە مەگری، من دەستم بە گەشتێک کردووە بۆ بینینی جیهان. هەموو سەرکێشی و ڕووداوانەی کە لە گەشتەکەمدا تووشیان دەبم بە نامە بۆ دەنووسم. بۆیە دڵتەنگ مەبە لە دیار نەمانم. لەم ساتەوە چیرۆکی ئەو کیژۆڵە و کافکا دەستی پێکردو تا مردنی کافکاش بەردەوام بوو. هەر کاتێک کافکا و ئەو کیژۆڵە یەکتریان ببینایە، کافکا نامەیە کە گوای بووکەڵەکە لە گەشتەکەیدا بۆ کیژۆڵەکەی نووسیوە پێی دەدا. کافکا نامەکە زۆر بە سەلیقەیەکی وردەوە دەنووسی. نامەکان چیرۆکی سەرکێشیەکان و گفتوگۆی سەرنجڕاکێشیان لەخۆگرت بوو. کەمیشا کیژۆڵەکە تووشی سەرسامی و دڵخۆشێکی زۆر دەبوو بە نامەکان. ئەویش قسەی دڵی خۆی بە کافکا دەناردەوە بۆ بووکەڵەکەی کە لە گەشتەکەیدا بوو بە جیهاندا دەگەڕا. دواتر و دوای ماوەیەکی زۆر کافکا بووکەڵێکی لە دوکانێک کڕی و بۆ کیژۆڵەکەی بردەوە. کاتێک کافکا بووکەڵەکەی پێدا، کیژۆڵەکە گوتی ئەمە هیچ لەو بووکەڵەیە ناچێت کە پێشتر وەرم کرد. دواتر کافکا نامێکی دیکەی دایە دەست کیژۆڵەکە کە لە زمانی بووکەڵەکەەوە نووسرا بوو. هاوڕێکەم، من وەک پێشتر نەمام، چونکە گەشتەکانم بە تەواوەتی منیان گۆڕی. گەڕان بە دنیادا بە تەواوەتی دەتگۆڕێت. لەو کاتەدا کیژۆڵەکە بە توندی بووکەڵەکەی لە باوەش دەگرێت و دەیباتەوە بۆ ماڵەوە. ساڵێک دواتر کافکا کۆچی دوایی دەکات. دواتر و دوای چەندین ساڵ کچەکان لە ناو بووکەڵەکەدا نامەیەک دەدۆزێتەوە. لا نامەکەدا کە ئیمزای کافکای لەسەر بوو نووسرا بوو هەر شتێک کە خۆشت دەوێت ئەگەری هەیە ڕۆژێک لە ڕۆژان لە دەستی بدەیت، بەڵام خۆشەویستی بە شێوەیەکی تر و لە دەرگایەکی دیکەوە دێتەوە ژوورەوە.